یەکێک لەو بابەتانی کە ئەمڕۆ گفتوگوی دەربار دەکەین یەکێکە لە بابەتە گرنگەکان کە ڕەنگە زۆرێک لە ئێمە فۆکەسمان لەسەری بێ ئەویش یادەوەری مرۆڤە یاخود لە دەستدانی یادگەیە کە زۆر کات باز لەوە دەکرێت کە کاتێک تەمەن بەرەو سەر هەڵدەکشێ کاتێک دەچینە تەمەنێکەوە ئێمە ڕوبەڕووی ئەم دۆخە دەبینەوانێ ئێمە پێمان خۆشە لێرە باز لە هۆکار و چارەسەرەکانی بکەین چکە هەمیشە کاتێک گرفتێک دێتە پێشەوانێ مرۆڤ پێی خۆشە هۆکارەکانی بزانێ و لە دواتردا بەدۆی چارەسەرەکانیدا بگەڕێت دەپرسین چۆن چارەسەری ئەم دۆخە بکەین هۆکارەکانی چین دەکرێت ڕێگری لێ بکرێت و لەگەڵ ئەمەشدا باز لە خودی یادگە دەکەین یاخود یادەوەری خۆی چییە یادگە خۆی چییە زۆر کاتەیە مرۆڤەکان لە یادەوەرەکانی خۆیان ڕادەکەن سەبارەت بەم بابەتەش قسە دەکەین ئاوات نەسروڵڵا بەڕێوەبەری ئاوات ئەکادمی لەگەڵمانە کاگاوات سڵاوت لێ بێوم کاتت باش سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت سڵاو لە ئێوەی بەڕێز و خۆشەویست خۆشحاڵم لە خزمەتتانم هیوای سەرکەوتوتان بۆ خوازم زۆر سپاس پێم خۆشە بە مامۆستا ئاوات ناوت بێنم مامۆستا ئاوات دەمێ باز لە یادگە بکەین بزانین خودی خۆی یادگە چییە؟ یادگە توانایەکی زەینیە کە وا ئەکا زانیاریەکانمان بیر بکەوێتەوە جایتر ئەمە تەنها زانیاری مەبەستم لەوە نییە کە بابەتێک بخوێندە بێتمانەوە بەڵکو هەموو ئەو شتانی کە ئێمە ئەی بینین هەستی پێەکەین لە خەیاڵی خۆمانە بیری لێەکەینەوە واتە چ ئەوانەی کە بە هەستەکانە چ ئەوانەی کە لە خەیاڵمانە ئەوانە هەموو زانیارین توانای بیرکەوتنەوەیان لەو کاتی کە ئەمانەوە یاخود بە شێوەیەکی لا ئیرادی پێ ئەوترێ یادهێنانەوە و خودی ئەمە پێ ئەوترێ یادگە زۆر باشە مامۆستاوت بنەماکانی یادگە چین ڕەنگە کۆمەڵێک بنەمای هەبێ پێم خۆشە بەوردی باز لە بنەماکانی بکەین بەڵێ لە ڕاستیە ئەم توانایە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی ئۆتۆماتیکی کارەکە واتە هەر کاتێک ئێمە بابەتێک سەرنجی ڕاکێشاین ئەو زانیاریە بەپێ ئەوەی دەرنجانان توێژینەوەیان تیا کردووە ئەگوازرێتەوە بۆ یادگەی ماوەکورتی مرۆڤ یادگەی ماوەکورتی مرۆڤ بۆ ماوەیەک بۆ نمونە چەند خولەکێک یا چەند کاتژمێرێک ئەم زانیاریە لە ناو مێشکە هەرەمێنێتەوە بەڵام ئەگەر هاتوو ئەم کەسە بە هۆکارێک لە هۆکارەکان تەرکیزی لەسەری بوو بیری لێ کردەوە یان دووبارەی کردەوە یان کاریگەری هەبوو لەسەری بۆ نمونە تۆ ڕووداوێک کە ناخۆش بووە یا ڕووداوێت زۆر خۆش بووە یا ڕووداوێک بەلاتەوە زۆر گرنگ بووە ئەمانەوە ئەکا کە تۆ زانیاریەکەت لەبیر بمێنێ واتە لە سەرەتا زانیاریکردە ماوە هەنووکەی ئەمە ئەگەر سەرنجی بی ئەگەر نا لەبیر دەچێتەوە بۆ نمونە تۆ ئەچیتە شوێنێک خەڵکانێکی زۆرە بینی شتانێکی زۆر ئەویسی بیر لە شتانێکی زۆرەکەیتەوە بەڵام کامیان سەرنجت ڕاکێشێ ئەویان ئەچێتە یادگەی ماوەکورت لەوێ ئەگەر هاتوو بیرت لای بوو وەتە تەکنیکێکت بۆ بەکارهێنا جا ئەگەر ئۆتۆماتیکیش بوو واتە تۆ لە بابەتەکە تێگەشتی یان کاریگەری هەبوو لەسەرت ئەمەوە ئەکا زانیاریەکە ئەگوازرێتەوە بۆ یادگەی ماوە درێژ پێچێ هەرگیز لەبیرت نەچێتەوە وەکو ڕووداوێکی ناخۆش پێ ئەوترێ تامردن ئەو شتم لەبیر ناچێتەوە بەم شێوازە ئەمێنێتەوە وە دوایی بیرکەوتنەوەی ئەمە لە ڕۆ دەرونیەکەیەوە بەڵام ڕاستیەکەی لە ڕووی زانستی دەمارزانیەوە بریتیە لە پەیوەندی خانە دەمارەکان و هاتنەوەی ئەم زانیاریەکە زۆر جار بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ڕوئایە یان ئەگەر ئێمە خۆمان ڕاهێنانمان لەسەر کرد ئەتوانین بە تەکنیکێکی دیاریکراو زانیاریەکەمان بیر بکەوێت باشە مامۆستا هەر لەو قسەی خۆتۆکە ئەڵەی هەندێک شت هەیە ڕەنگە خۆمان وا وێنای دەکەین یا وا باسی دەکەڵین تا کۆتایی تەمەن لەگەڵمانە ئەڕوا تا کۆتایی تەمەن لە بیرمان ناچێتەوە بەڵام هەر لەگەڵ ئەمەشدا باس لەواکرە لە مرۆڤ سەرسەختە زوو شتەکان لە بیرەکە زوو دەتوانێت شتەکان تێپەڕێنێ چۆن دەتوانین ئەم دوو شتە هاوشان بکەین بەیەک ئەگەر تۆ بەتەمابی بە تایبەتی شتێکت لەبیر بچێتەوە ئەمە کارێکی زۆر زۆر سەختە چونکە ڕاستیەکەی مێشکی ئێمە زۆر بەتوانایە لە وەرگرتنی زانیاری و لە ئەوەی کە تۆ زانیاریەکەت بیر بمێنێ ئەم ئەگەر کەسێ بیێ بابەتێکی لەبیر بچێتەوە تەنها باشترین شت ئەوەیە کە مێشکی سەرقاڵی بابەتێکی تر بکە وەکو ڕووداوێکی ناخۆش بەسەر کەسێکە هاتووە
هەتا بیری لێکاتەوە هەتا بڵێ من نامێ بیرم کەوێتەوە زیاتر بیریەکەوێتەوە بۆیە باشترین شت ئەوەیە کا سەرنجی بۆ شتانێکی کە ڕاپێشێ خۆی سەقاڵی شتانێکی کە بکە بەڵام ئەبینین لە هەمان کاتە خوێندکاران لەسەر تاسەری دنیا ئەیانەوێ ئەو زانیاری هەیەە لە بیریان بێتەوە ئەم جارش بێتەوەەوە هەیە کە ئەوێ لە بیری بێتەوە بەڵام بیری ناکەوێتەوە هەردووکی چارەسەری هەیە چارەسەری یەکەم ئەگەر بیەوێ شتێکە بیر نەکەوێتەوە ئەوە تۆ ئەتوانی دەستکاری خەیاڵەکەت بکەی هەر لە ڕوە سادەکەی خۆیەوە وێنەکەی تێکبەی دەنگەکەی تێکبەی بۆ ئەوەی ئەگەر بیری کەوتەوە نەکەویتە ژێر کاریگەری بۆ نمونە ڕووداوێکی ناخۆش هەرجارە بیر تەکەوێتەوە دڵە تەنگەکە ئەمە پێویستی بە چارەسەر هەیە باش چارەسەرەکەش ئەوەیە کە تۆ خەیاڵەکان تێکبەی شتێکی پێوی ئەوترێ سەبمۆدالیتیز سەبمۆدالیتی واتە وردەکاریەکانی بۆ نمونە لە وێنەیەکە وێنەکە چەندێ ڕوونە چەندێ نزیکە چەندێ گەورەیە یا مەسەن لە دەنگێکە دەنگەکە چەندێ بەرزە چەندێ سافە چەندێ کەوتۆتە کوێی بیستنی ئێمەوە یا بۆ نمونە لە هەستی شتێکە ئەم شتە چەندێ قورسە چەندێ سووکە چەندێ گەرمە ئەمانە پێ ئەوترێ سەبمۆدالیتیز واتە چۆنایەتێ لاوەکیەکان ئەگەر دەستکاریان بکەی هەستت بەرامبەر بە شتەکە ئەگۆڕێ دوایی ئەگەر بیریشی کەوتەوە ناکەویتە ژێر کاریگەری هاوکات ئەگەر بشتەوێ زانیاریەکە بیر بمێنێ هەر ئەمانە دەستکاری کە ئەتوانی وای لێ بکەی باش بیرەکەوێتەوە بۆ نمونە زانیاریەک ئەگەر ناوی زانایەکە ڕووداوێکە ساڵێکە ئەگەر تۆ هاتی ئیحساست خستە پاڵی زانیارەکەت بە دەنگێکی گەورەتر بیستەوە زیاتر گەورەت کرد لە خەیاڵی خۆتە زیاتر هێناتە پێشچاوی خۆت کردت بە شتێکی پێکەنی ناوی یا کردت بە شتێکی سەرنجڕاکێش یا پەیوەستی کرد بە شتێک کە تۆ بە باشی ئەیزانی و ئەکا کە تۆ ئەم زانیاریت باشتر بیر بکەوێتەوە باشە مامۆستا ئەوە تاکوێ ئاساییە مرۆڤ یادەوەرەکانی خۆی لەدەست بدات یاخود ئەو شتانەی کە ڕوبەڕووی دەبێتەوانێ یا بەری دەکەوێت ڕۆژانە لە مێشکی دانەمێنێ لە خەیاڵی دانەمێن یاخود بیری بچێتەوانێ آخر بمانەوە زانیارەکە لەبەری کەین لە بیرمان بمێنێ یا بە پێچەوانەوە باشە مامۆستا بە نمونە من ئەمڕۆ بەر دۆخێک دەکەم بەر شتێک دەکەم بەر حاڵەتێک دەکەم کە ڕەنگە دۆخێکی ناخۆش بۆ من دروستکە ڕەنگە لە پاش چەند ڕۆژێک من ئەمەم لەبیر بچێتەوانێ بەڵام ئەمە تاکوێ ئاساییە مرۆڤەکان دەکرێت ئەو شتانی کە لە چواردەوریان ڕوودەدەن بە تەواوەتی لە بیریان بمێنێت و ئەگەر لە بیر بچێتەوانێ تاکوێ ئاساییە بەڵێ وەک ئەوترێ ئەگەر تۆ ئێستاکە 100 پارچە زانیاری بەیاد بسپێریت واتە بۆ نمونە تۆ دەسەکەی بە لەبەرکردنی وشە 100 وشە لەبەر ئەەکەیت باشە؟ باشە ئەگەر بێت و بە هیچ شێوەیە بیری لێ نەکەیتەوە تێداچوونەوەی نەکەیت تەکنیکی تری بۆ بەکار نێنی واتە ئێستا کە لەبەرێک کروازی دەبێنی بە احتیمالی زۆر تا 24 سەعات لە 180 بیرەچێتەوە بەڵام زانیاری ڕۆژانە بە پێچەوانەوە تۆ شتانی ئاسایی ئەمڕۆ بە احتیمالی زۆر لە 120 لە بیرەچێتەوە جا حەلی ئەمە خەڵک زۆر بیر لەوە ئەکاتەوە چارەسەر چییە بۆیەوە ئێمە لە بیرمان نەچێتەوە واتە ئەو شتێک کە ئەمانەوێت زۆربەمان لە بیر بمێنێت ئەمە پێویستی بە خواردن هەیە پێویستی بە چۆنیەتی وەرگرتنی حەوانەوە هەیە پێویستی بە ڕاهێنان هەیە پێویستی بەوەی هەیە کە تۆ تەکنیک فێر ببی بۆی زانیاریەکان بەیاد بسپێری جا ئەگەر کات هەبێ من ئەتوانم کۆمەڵە عملی بم بەدەستەوە لە دواتردا زۆر ورتر باس لە ئەو ڕێگە چارەسەریان دەکەن بەڵام هۆکارەکە چییە چیوا لە مرۆڤ دەکات کە بیرەوەرەکانی لەدەست بدات یا خۆ تووشی دۆخێک بێت کە پێی دەڵێن لەبیر چۆنەوە ئەگەر هەڵکشانی تەمەن بێ خودی هەڵکشانی تەمەنەکە هۆکار نییە بەڵکو هۆکارەکە هەڵوەشانەوەی پەیوەندی خانە دەمارەکانە یان ئەوەی وەکو وتم سەرنجدان یا جاری وا هەیە تۆ زانیاریەکە لە مێشتایە ناتوانانی بیرێ بکەوێتەوە واتە پێویستی بە کۆدبەندیەک هەیە بۆ ئەوەی بەو شتە بەو کۆدا تۆ زانیاریەکەت بیر بکەوێتەوە مێش خۆی زۆر جار ئەمە بە ئۆتۆماتیکیەکە بەڵام کەسێک کە لە ژیانیا گرنگی بە توانازەینیەکانی خۆی ئەبێ بە تایبەت بڕوات تەکنیکێکی بۆ بەکاربێنێ یا ڕێگایە بەکاربێنێ بۆی بیریکەوێتەوە
کە من ئەمە ساڵانێکی زۆرە وەکو کۆرسێک ئەیڵێمەوە و سوپاس بۆخوا خەڵکی زۆر سوودی لێوەرگرتووە توانیویانە کەسانێکی ئاسایی توانیوانە نومرەی زۆر بەرز بەدەست بێنن لە خوێندنیانە. باشە مامۆستا بەکاتە بە باز لە ڕێگە چارەسەرەکان بکەیت خۆت سەرنجت خستە سەر کۆمەڵێک بابەت بە نمونە حەوانەوە و خواردن و ڕاهێنان و کۆمەڵێک بابەتت باس کرد بەورتر کاتێ فەرموو باسی بکە. بەڵێ سەرەتا لە ڕۆدەنیەکەەوە پێویستە ئێمە جارجارە وەکو چۆن کۆمپیوتەرێک ڕیفرێشی ئەەکەین یا بەرنمەیەک یا مۆبایلێک ڕیستارتی ئەەکەینەوە پێویستە ئێمە جارجارە بیرکردنەوەمان بوەستێنین. بۆ نمونە تۆ ڕۆژانە ئەچی بەرنامە پێشکەشەکەی لە نێوان بەرنمەیەکە چەند خۆشێک کات هەیە ئەتوانی بچیتە ژوورێک یان سەماعەتی جوور لە دەنگی دەرەوە نەبێ بۆ ماوەی تەنها خولەکێک دوو خولەک چاوەکانت دابخەی دووسێ هەناسەی خۆڵ هەڵمژی و بڕیاربەی بیر لە هیچ نەکەیتەوە یا بیر لە شتێکی سادەی بێمانە بکەیتەوە وەکو ئەوەی کە تەنها گوێ لە مۆسیقایە بگری بیرت لای ئەو مۆسیقایە بێ یان تەنها تەماشای وێنەیە بکەیت و بچیتە ناو خەیاڵی وێنەکە یان لە دڵی خۆتە بۆ نمونە دوعایەک بخوێنیت و بەسبیرت لای ئەو دوعایە بێت یان وشەیەک لە دڵی خۆتە دووبارەکەیتەوە بۆ نمونە تۆ لە دڵی خۆتە ئامادەبی 100 جار وشەیەک بڵیتەوە بەسبیرت لای ئەو وشەیە بێ وەکو چۆن کەسێک دائەنیشێ زیکرەکە بۆ نمونە 100 جار ئەڵێ لا ئیلاهە ئیلەڵڵاه تۆ ئەتوانی لە دڵی خۆتە هەر وتەیە کە بەلاتەوە گرنگە بۆ خۆت بیت 100 جارێک ئەمە بڵیتەوە بۆ نمونە بڵی من بەتوانام بۆ نمونە بڵی من باشم یا بڵی یان تەنها تەرکیزت لای جیسمی خۆت بێ لە ماوەی ئەو دقەیە دوو دقەیە بۆ نمونە تەنها بیر لە ماسوولکەکانی دەموچاو بکەیتەوە یا تەنها بیر لە شانەکانی خۆت بکەیتەوە یا بیر لە پێستت بکەیتەوە واتە بیر لە شتێکی سادە بکەیتەوە بۆ ماوەی یەخولەک و تۆ هەوڵ بی دووسێ هەناسەی خۆڵ بی ئەم جۆ شوەرگرتنە لە ڕۆژە تەنها دووسێ جار ئەمە بکە توانە یادهێنانەوەکانت باشە بێ ئەمە وەکو ڕیفرێشکردنەوەیەکی مێشک و هەروەها خەوتن زۆر گرنگە کە کەسێک ڕۆژانە لە کاتێکی گونجاوە بخەوێ بۆ ماوەی نزیکەی 7 کات ژمێر ئێستاکە خەڵکانێکی زۆر بە دیار مۆبایلەکانیانەوە دائەنیشن تا شەوانێکی درەنگ و جاری وایە بەیانی زوش ئەبێ هەڵسن بچن بەدەم ئیشەوە دوایی کاتە زاکیرە و مێشتی خراپ بووە نازانێ هۆکارەکە چی یەکێک لە هۆکارەکان خەوی خراپە هۆکارێکی تر خواردنەوەی ئاو جاری وایە ئێمە لە بیرمان ئەچێ ئاو بخۆینەوە بۆ ماوەی سعات چەندین سعات ئێمە ئیشەکەین و بیری ئاو خواردنەوەمان نییە ئەمەش کاریگەریەکی خراپیە بێ ئەگەر بینە سەر خودی خواردن ئێمە پێویستە ئەو خۆراکەی ئەیخۆین بەشی ئەوە ڤیتامین و کانزاکان و پرۆتین و هەموو ئەوشتانی کە پێویستە بۆ لەشی ئێمە تایە بێ کە بەداخەوە ئێمە جاریوە هەیە عادەتە گرین بە خواردنێکی خراپ و ئیتر نە ساڵێکە و نەدوانە و نەسیان یا بە تایبەتی زۆر خواردنی کاربۆهیدرات خراپە وەکو شەکر و نیشاستە و ئەو بابەتانەی کە ئێستاکە بووە بە عادەت زۆر ئەیخۆین بۆ نمونە چەوری زۆر ئەمانەش کاریگەری هەیە لە ڕووی خواردنەوە پێویستە ئێمە هەمیشە هەوڵ بین تووشی نەخسی ڤیتامینات نەبین بۆ نمونە خەڵکانێک تووشی نەخسی ڤیتامین B12 بن بەهۆی ئەوەی کە مەسەلەن ئەڵێ من نەباتیم هیچ جۆرە گۆشتێ ناخۆم وەلەو لاشەوە بۆ نمونە حەبی تایبەت ناخوات یان تووشی نەخسی ڤیتامین دی ئەبێ یان تووشی نەخسی کالیسیۆم ئەبێ یا کەمی ئاسن ئەمانە مرۆڤ ئەتوانێ هەوڵ بە بۆکوڵە فەحسێک بکە و ئەو خۆراکانە بخوا بۆی ئەم نەقسانەی نەمێنێت و شتێک کە زۆر زۆر گرنگە ئەوەیە کە کەسەکە پێویستە بزانێ یادگە چییە و چۆن شتەکانی بیرەکەوێتەوە ئەمە ئەتوانێت بە کتێب بیخوێنێتەوە ئەتوانێت بەشداری خول بکە بۆ ئەوی یادگەی خۆی باشکە چونکە لەوێ ئەو تەکنیکانە ئەخوێنێ کە بە حاڵەتی ئاسایی مرۆڤ ناتوانێت هەموو زانیاریە لەبەر بکات بۆ نمونە تو ئەگەر ئەو تەکنیکانە فێر ببی ئەتوانی سەدان و هەزاران پارچە زانیاری بە دەقیقی لەبەرکەی بە ژمارەی ساڵەوە بە سپێڵەوە بە ماناوە یان بە تەواوی وردەکاریەوە بۆ ئەوەش بتوانم شتێ بڵێم کە خەڵک ئیسفادە لەوە بکە ئەم تەکنیکانە زۆربەی پەیوەندی بەوە هەیە کە ئێمە وێنای شتەکە بکەین واتە
تۆ ئەتەوێت زانیارێکە بیر بمێنێت کە خەیاڵێکی بۆ بکە با خەیاڵەکەت نائاسایی بێت. ئێمە شتە سادەکانی ژیانی ڕۆژانەمان بیرەچێتەوە، بەڵام ئەو شتانی کە نائاساین لە بیرمان ناچێتەوە. بۆیە ئەتوانین بە تایبەتی خۆمان خەیاڵی نائاسایی بۆ بکەین و ئەمە ئەگەر توانیمان تەرکیزمان لای بوو بە باشی بیرەمێنێ، کەواتە ئێمە بۆ ئەوەی یادگەمان باشکەین هاوکات پێویستمان بە باشکردنی تەرکیز هەیە و باشکردنی تەرکیزیش پێویستی بە تەمرینی تایبەتی هەیە، پێویستی بەوەیە کە کەسەکە فێر ببێت چۆن تەرکیزی خۆی باش بکات. لێرە من هەوڵێم زیاتر شتێ بڵێم کە زۆرینەی بینەران سوود لە قسەکان وەرگرن، ئەگەر نا من کۆرسێکی یادگە جاری وا هەبووە بە 20 کاتژمێر یا بە 30 کاتژمێر کۆرسێکی یادگەم وتوەتەوە هەموو ئەو تەکنیک و ڕێگایانم فێری بەشداربووەکان کردووە. بۆیە تەنها ئەتوانم شتە گشتیەکان بڵێم. بۆ تەرکیز ئێمە پێویستە ئەو ڕاهێنانی کەوتم جارجارە مێشکی خۆمان لە دەوروبەندا ببڕین بۆ ماوەیەک تەنها بیر لە شتێکی سادە بکەینەوە. بۆ نمونە تۆپاڵەیتەوە چەند هەناسەیەکی قوڵەیە و بڕیارەی تەنها بیرت لای پێستت بێ، یان تەنها بیرت لای قاچێ بێ، یا تەنها بیرت لای ماسوولکەکانی پشتێ بێ و بۆ ماوەیەک مانەوە ئەمانە تەرکیزی ئینسان زۆر باشەکەن. یەکێک لەو تەکنیکانی کە ساڵانێکی زۆرە من فێری بەشداربووەکانی ئەەکەم و زۆر سوودیان لێ وەرگرتووە، ژماردنی پێچەوانەیە. واتە تۆ دابنیشە تەنها هەوڵ بە بیرت لای ژمارەکان بێ و لە 100 بژمێرە بۆ 0. ئەمە ئەگەر ڕۆژی 2 جار 3 جار دووبارەیەکیتەوە خۆ بەخۆ تەرکیزت زۆر باشە بێ و لەوێشەوە تۆ یادگەت باشە بێ. خاڵێکی ترکە لێرە ئاماژەی پێ بکەم زۆر گرنگە ئەوەیە ئێمە پێویستە بەردەوام بین لە فێربوون. واتە ئەو کاتانەی کە تۆ خوێندکاری تووشتانێک لە بەرەکەی تەنها بۆ ئەوە نابێدانیشی ئەوانە لە بەرکەی بڵێ من نمرە ئەهێنم، بەڵکو بێ بزانی هەموو لە بەرکردنێ هەموو فێربوونێک بریتێ لە باشکردنی توانەکانی مێشکت. یەکێک لە باشترین شتەکان ئەوەی تۆ بەردەوام بخوێنیتەوە و زۆر سەرقاڵبوون بە شتە سادەکان ئەوانەی کە ئێستاکە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەیکەن. بۆ نمونە تۆ هەمیشە بیری لای شتانێکی سادە بێ، یان بیرت لای ژیانی خەڵک بێ، یا بیرت لای فڵان و فیتار بێ، بڵێ مەسەرەن ئەم کەسە چۆن ئەژیواتە تۆ لە جیاتی بیرکردنەوەی قوڵ لە جیاتی وەرگرتنی زانیاری تەنها بیرت لای کۆمەڵی ڕۆتین بێ کە ئەمڕۆ بەهۆی دنیای میدیا و وای لێ هاتووە ئەو شتانە گرنگن. ئەوە توانازەینەکانی ئینسان دایمە لە دابەزینان. بۆیە باشترین شت ئەوەیە کە ئەو کەسانە هەوڵ بن زمانێکی نوێ فێر ببن. واتە تو ئەگەر هیچ ئیشیشت بە زمان نەماوە، بۆ نمونە تۆ زمانی ئینگلیزی و عەرەبیە زانی هیچ پێویستت بە زمان نەماوە، هەوڵ بە مطالعی زۆر بکە و هەوڵ بە فێری زمانێکی نوێ ببە. بۆ نمونە هەوڵ بە فێری فارسی ببە، هەوڵ بە فێری زمانێکی نوێ ببە. ئەمانەوە ئەکەن کە بەردەوام مێشکت بە باشی بمێنێتەوە. لێکۆڵینەوەیە کرا لە لەندەن لەسەر ئەو سایق تەکسیانەی لەوێن، بۆیان دەرکەوت کە هیپۆکامپۆس کە بەشێکە لە مێشکی مرۆڤ ئەم بەشیان گەورە بووە بەهۆی ئیشەکەیانەوە، بەهۆی ئەوەی ساڵانێکی زۆر ئیشی تەکسیان کردووە، فێربوونی شوێنی نوێ وای کردووە کە ئەم بەشە لە مێشکیانە گەشە بکە گەورە ببێت. جا ئەمە بەڵگەیەکی زۆر باشە. ئێمە پێویستە بەردەوام هەوڵ بین شتانێکی نوێ فێر ببین. ئەمەش باشترین شت فێربوونی زمانە، بەردەوام مطالعەکردنە و هەوڵدانە لەوەی کە بیر لە شتانی زانستی بکەینەوە. هەر کاتێک لەم شتانە دابڕین، لە خوێندنەوە، لە بیرکردنەوە، لە فێربوون دابڕین، ئەوە بە دڵنیایی ئەچینە ناو ژیانێکی سادە، ئاڵۆز و زۆر جار خەم و خەفەتەکان، ناڕەحەتی و نەخۆشیەکان و ئەکەن کە ئێمە پێشوەخت مێشکمان پیر ببێت. لێرەوە ئەتوانین بە هەموو کەسانە بڵێن کە پیری معلولە، واتە خودی هۆکارەکە نییە، بەڵکو دەرەنجامی هۆکارەکانە. بۆ ئەوەی کە ئێمە بتوانین مێشمان بە توانایی بمێنێتەوە، پێویستە ئەم هۆکارانە کەم بکەینەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین هەتا دواکاتی تەمەنمان، دوا ڕۆژی تەمەنمان خاوەنی مێشک و یادگەیەکی باش بین. زۆربەی زانایان لە تەمەنی پیریشان خاوەنی مێشک و یادگەیەکی باش بوون، بەڵام خەڵکی ئاساییە لە تەمەنی پیریا تووشی خەڵەفانە بێت. بۆیە فێربوونی خوێنەواری، فێربوونی
خوێندنی ڕێنووسی نوێ بۆ نمونە تۆ بە هەر ئیشت بە زمانی ڕووسی نەبێ هەر بزانە پیتەکان چۆن ئەنووسرێن فێربوونی ئەوە یارمەتی دەیە کە درەنگتر تووشی هەڵوەشانەوەی پەیوەندی خانە دەماری ببیت. باشە مامۆستا بابەتی لە بیرچوونەوە یاخود لە دەستدانی یادگە لەگەڵ ڕاهاتنی مرۆڤ بە دۆخێک چ پەیوەندیکیان هەیە بەیەکەوە زۆر کاتێک کەسێک تووشی دۆخێکی ناخۆش دەبێت لە پاش ماوەیەک ئێمە هەستەکەین شتەکەی لە بیر چۆتەوە یاخودی خۆت و هەستەکەی بابەتەکەت لە بیر چۆتەوانێ یاخود تا ڕادەیە کاڵ بۆتەوە ئەمە کەسەکە ڕاهاتووە لەگەڵ دۆخەکە یاخود ئەوەیە کە بابەتەکەی لە بیر چۆتەوە دەبێ بزانم پەیوەندی ئەم دوانە چییە بەیەکەوە یاخود ئەسڵەن پەیوەندیان هەیە؟ لە ڕاستیە هەر شتێک مێشکی ئێمە سەرقاڵ بکە ئەبێتە هۆی ئەوەی کە زانیاریەکانی ترمان بە ئاسانی بیر نەکەوێتەوە. جا ئەگەر بەو شێوازە بێت کە کەسێک کارەساتێکی بەسەرابێ واتە پێ ئەوترێت ترۆما ئەمە پێویستە ژیانی ئاسایی بکەینەوە بەڵام ئێمە ئەگەر هاتوو لە ژیانمانە گەورە بیرمان کردەوە مێشکمان سەرقاڵی بابەتە گەورەکان بوو و هەوڵمانە کەسایەتی خۆمانمان پێگەیان کەمتر قسەی ناخۆش و ڕووداوی ژیانی ڕۆژانە کاریگەری لێکردین ئەوە بە دڵنیایی مێشک و یادگی ئێمە بەباشی ئەمێنێتەوە بەڵام گەر ئێمە هەموو تەرکیزمان لای شتە بچکۆلەکانی ژیان بوو واتە لە جیاتی بیرکردنەوە لە خوا لە گەردوون لە زانست لە فەلسەفە لە ئەو شتانی کە بۆ مرۆڤایەتی گرنگە هەموو بیرکردنەوەی ئێمە ئەوە بوو کە چی بخۆین چی بپۆشین چۆن دەرکەوین قسەی ئەموو ئەومان زۆر بەلاوە گرنگ بوو ژیانی ئاسایی وایە کە ئەم شتانە زۆر تەئسیرمان لێەکەن جا ئەم شتانە ئەم شتە بەسیتانە بوونە هۆی ئەوەی هەریەکیان وەکو ترۆمایەک تەئسیر لە ئێمە بکە بە دڵنیایی ئێمە تووشی نەخۆشیەکانی دڵە بین نەخۆشی جۆرا و جۆر تووشە بین و هەموو ئەم جۆرە هەڵچوونانە قەلەقبوونە کەمبوونەوەی خۆراکی ناو خوێن و ڕۆشتنی بۆ مێشکی مرۆڤ وەکو چۆن کە کەسێک قەلەقە بێ هۆرمۆناتی ئەگۆڕێ ئەمانە هەموو کاریگەری زیان بەخشیان هەیە لەسەر مرۆڤ بۆیە لێکۆڵنەوەکان سەلماندوویانە ئەوانەی کە گرنگی بەخۆیان ئەیان ئەوانەی کە زمانی نوێزان ئەوانەی کە بڕوانامەکانیان بەرز کردوتەوە کەمتر قەلەقە بن کەمتر گرنگی بەم شتە وردانی دەوروبەریانێن بۆیە باشتر وایە کە ئێمە مێشکی خۆمان سەرقاڵی بابەتە زۆر گرنگەکان بکەین کە بیر لە مرۆڤایەتی بکەینەوە نەک تەنها بیر لە خانەوادەکەی خۆمان ئەگەر ئێمە گەورە بیرمان کردەوە کەمتر شتەکانی ڕۆژانە کاریگەریان ئەبێ لەسەرمان بە دڵنیایی هەموو قەلەقبوونێکی زۆر واتە قەلەقی لە ئاستێکی کەما زۆر باشە بەڵام هەموو قەلەقبوونێکی زۆر هەموو خەموو خەفەتێک هەموو شتێکە کاریگەری هەیە لەسەر مێشک و دڵی ئێمە بە دڵنیایی کاریگەری لەسەر یادگە و تەرکیزمان هەیە. باشە مامۆستاوە تا چەند ژینگەی کار و کۆمەڵایەتی مرۆڤەکان کاریگەری هەیە لەسەر یادگەی مرۆڤ بە نمونە کەسێک لە ماڵەوە کار دەکات یاخود کاری تەنها خۆی مەشغوڵ کرد بە کارەکانی ناو ماڵەکەی خۆی و کەسێکیشمان هەیە لە ناو دەستگایەکدا لە شوێنێکدا کار دەکات ئەم کەسی دیکان کە کار دەکات لە دەرەوە ڕەنگە ڕۆژانە ڕوبەڕووی کۆمەڵێک مەشغوڵێتی ژیان ببێتەوانێ تا ڕادێک مێشکی مەشغوڵترە کامیان معڕەسترن بۆ ئەوی کە ڕوبەڕووی لە دەستدانی یادگە ببنەوە یاخود بۆ دووکار ئاساییە دۆخەکە بۆ ئەوەی بینەران بەرچاوڕوون بن ئێمە جیاوازی ژینگەکە بکەین ئەگەر ژینگەیەک زانیاری جۆرا جۆری تابوو بۆ نمونە تۆچی بۆ سەرکارەکەت ڕۆژانە شتی نوێ ئەبیستی ڕۆژانە شتی نوێ فێرەبی بە دڵنیایی ئەم ژینگە باشترە وەک لە ژینگەی کەسێک دایمە لە ماڵەوە گۆشەگیر دانیشتووە و ژینگەیەکی پاک بۆ نمونە تۆ ئەچیتە شوێنێ ڕێژەی ئۆکسجین بەرزە بە دڵنیایی زۆر کاریگەری هەیە لە چاو ئەوەی تۆ لە شوێنێکابی کە کەسێک دایمە لە ماڵەوە دانیشتووە بە تایبەتی ژینگەی کوردستان وایە زۆپایە داگرسێنێ پەنجەرەکان داخا خودی ئەم هەڵمژینی بە هەواپیسی کە لە ناو ماڵەکە ئەمێنێتەوە و بە کەمی ئۆکسجینەوە ئەمە واەکە زوو مێشکی پیر ببێت و هەروەها ئەوانەی کە لە شوێنە زۆر سروشتیەکانە ئەژین لە ناوچە شاخاویەکانە ئەژین و خواردنی سروشتی ئەخۆن ئەمانە یادگیان زۆر باشترە لەوانەی کە لە شارە پیسەکانە ئەژین بەڵام وەکووتم خودی خواردنەکە پشووەکە سەرچاوی زانیاریەکە ئەمانە زۆر کاریگەریان هەیە بۆ ئەوی مێشکی مرۆڤ بەباشی کار بکە یەکێک لەو شتانەی کە وا ئەکات تۆ هەمیشە زاکرێت باش بێ ئەوەیە کە ئەم خواردنی خۆی خواردنێکی سوودبەخش بێت بۆ نمونە هێلکەیەک
بەشی پێداویستی ئەوەی تایە کە مێشکی ئێمە خۆراکی باشی لێوەربگرێت و هەناسەی قوڵ هەڵمژین پیاسەکردن لە شوێنێکی پاکە ئەمانە زۆر زۆر کاریگەریان هەیە کە ئێمە یادگەمان باش بێت. باشە مامۆستا وەکو کۆتا پرسیار دەمێ بزانم ئەو ڕاهێنانەی کە باست کرد بۆ هەموو کەس وەکو یەک سوودی لێ وەردەگرێت یاخودنا چکە ڕەنگە ئێستا کاتێک ئێمە قسە ئەکەین ڕەنگە کەسانێکە بە سەیری ئەمە بکا بڵێ دەی ڕەنگە ئەمە بۆ من زۆر سوودی نە بەڕەنگە ئەمە بۆ کەسێکی تر تەواو پێرفێکت بێ بتوانێت سوود لەو ڕاهێنانە وەربگرێت بەس ڕەنگە بۆ من ئەو سوودەی نەبێ یا ڕەنگە هەندێک لەو ڕاهێنانانی کرد بێ سوودی لێ وەرنەگرت بێ لە ئێستادا بێهیوا بۆ بێت بە جێگەیاندنی ئەو ڕاهێنانانە. لە ڕاستیە من لە ساڵی 2004ەوە تا ئێستاکە کۆرسی مێشک و یادگاڵێمەوە مستحیلە کەسێک بەشداری دەورەکەی کردبێ و تەمرینی کردبێ و یادگە و تەرکیزی باش نەبوو بێ. من بەشدار بووم هەیە کە خوێندکاری زۆر زۆر ئاسایی بووە سواس بۆ خوا توانیوێتی نمرەی زۆر زۆر بەدەست بێنێ یعنی خوێند بەشدار بووم هەبووە کە تەمەنی زۆر زۆر بووە مەسەلەن تەمەنی 50 ساڵ 6 ساڵ بەم ڕێنمایانە یادگەی زۆر زۆر باش بووە و بە دڵنیایی ئەیڵێن ئەو ڕێنمایانەی وتم بۆ هەموو کەسێک کاریگەرە بەڵام جیاوازیەک هەیە بۆ نمونە تۆ نازانی کێشەکەت کامەیە یعنی نازانی ئایا نەخسی ڤیتامینە هەیە ئایا نەخسی کانسات هەیە ئایا خەتای ئەوەیە کە تۆ تەکنیکەکە نازانی یا خەتای ئەوەیە کە تۆ تەمرینی باشت نەکردووە واتە تۆ ئەبێ هەموو شتەکان ئەنجام بیت ئەو کاتە ئەو کێشەی کە تۆ هەتە چارەسەرە بێ واتە بە یەکشت باش نابی بەڵکو ئەبێ پێویستە گرنگی بە خواردن بی گرنگی بە خەوتن بی گرنگی بە خۆراک بی گرنگی بەوە بی کە ڕێنمایەکان تاوا جێبەجێبکەی بەڵام ڕاهێنانەکان بە دڵنیایی کاریگەریان هەیە و تەنها پێویستە کەسەکە کاتێکی باشی بۆ دابنێ و لەسەری بەردەوام بێت واتە من ئەتوانم وعدی تەواو بم هەر کەسی ئەم ڕێنمانەیە لەم بەرنامە باسم کرد ئەنجامی بە و هەوڵ بە تەکنیکەکانی یادگە فێر بێ کە بریتین لەوەی کە تۆ چۆن وێنەیەک لەگەڵ وێنەیەکی کە ئەلکێنی و دوایی فێر ببێ کە جێبەجێکا لەسەر زانیاریەکان بە دڵنیای من وعدی لە ساسەی پێم بە ڕێژەیەکی دیاریکراوە ئیتر 2 هێندە 3 هێندە بۆ نمونە من هەمیشە تاقیکردنەوەی بەشداری بووم هەبووە لە سەرەتای خول لە کۆتایی خول چەندین بەشدار بووم 2 هێندە 3 هێندە هەتا 7 هێندە توانە یادگەیان زیادی کردووە تێستەکەش من نەمکردووە زۆر جار توێژەرێکی کۆمەڵایەتیم هێناوە تێستی بەشداربەکانی کردووە لە سەرەتای کۆرس و تێستی بەشداربەکانی کردووە لە کۆتایی کۆرسەکە و جیاوازی توانای یادهێنانەوەی بەشداربووەکان بۆ نمونە لە ماوەی 10 خولەکە چەند ژمارە لە بەرەکات چەند وشە لە بەرەکە لە کۆتایی خولەکە چۆنە بە دڵنیایی تا 7 هێندە زیادبوونی توانای یادگەمان لە بەردەستا هەیە بەپی ئەو تێستی کە کردومانە واتە ئەتوانین بڵین ئەستەمە ئەگەر کەسێک گرنگی بە تواناکانی مێشکی بەو هەروەک خۆی بمێنێتەوە ئەمە توانای یادهێنانەوە بەڕێزان توانای ژیری و زیرەکی مرۆڤ ئەکرێ بۆ کەسێک کە هەر بیرکۆڵ بێ زۆر زۆر زەحمەت بێ پێویست کە تۆ تەنها کۆمەڵە تەکنیکی ژیانی ڕۆژانە و فێربوونی فێربی بەڵام بە نسبەت تەرکیز و یادگەوە بە دڵنیایی زۆر بە ئاسانی هەموو کەسێک دەتوانێت تەرکیز و یادگی باش بکات. بەڵێ زۆر سپاس بۆ ئاواد نەسوڵڵا بەڕێوەبەری ئاواد ئەکادمی زۆر سپاس کامدانی لەگەڵمان بسواز بۆ تەواوی زانیاریەکانت مادومان کرد.